کاک عادل ئەو ساڵ باران لایەنگ و کوو هات والله الحمد لله زۆر باش بوو ڕاستەکەی چەنددا کەت و باشەکەی ئینشەڵا داهاتی باش دەبیت خەڵک دەغریێرە چاندیا بەڵێ چاندێکی چی چاندی خەڵک والله گەرمە و جووەیە و بارانی ئەو ساڵ لەگە پارەکە کوو بەڵێ باشترا ئەو ساڵ زۆری فەرقە والله باش يعني إن شاء الله دهاتمان دبي الحمد لله الحمد لله السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته بخير بك کاکە ئەوەی شەکەی چێخوام تەواو کرد گوتم پارەی لە چێ وەگرم کاکە کوێخا بە ئیش ڕۆیشت پچەک سەبر بگرە هەڵهاندێتەوە کاکە ناتام زیاتر ڕاوەستم ڕێم دوورە شەوم بەسەدا دێ کاکە بڕێک سەبرەتەبی کوێخا ئێستا دێتەوە بەخوای دیارە خوددا نەیکرد تە قسمەت بابم گەلە نەخۆشە نەکو پێڕانەکەم کاکە ئەوەش خاکە ناسەکە سەلام لە مام چێخوای بکەم پێی بێن ئەم زیاتر ناتوانم ڕاوەستم بابم زۆر نەخۆشە كاك علي نبرة بوستا تا صاحب مال باتي ومشكو بارك يا بداية كاك محمد سابواتمەوە گەنا بەڕۆژ بە بابم ڕانە دەگەیشتم ماڵ لە پارەیدا كاك علي رميلة فاعفريتات إنسان شي قلب أجبو هم ما دمرين إن شاء الله جيب هجبك کاک بەعەبەد بڕوا بکە مارەکەی چۆر کردیا دەچمە هەر قوش بنێکی بابم بەبیرێتەوە كورمام علي خواء بريد بدات جيد يأرى لقندي إنا لله وإنا إليه راجعون. الحمد لله يا ربي خدا عفو بكاتن يا ربي خدا عفو تام كدا إن شاء الله جيغاتان ناوندي بهشتا يا ربي خدا لقنا تخرجتن يا ربي باب. آمين يا ربي خدا الحمد لله الحمد لله يا الله خدا يا الله بسم الله الرحمن الرحيم.
صالح ئەمن ئەو کوڕم قەت لەبیر ناچی ئەوە لۆسی ساری دەچیت باشە ئەو بەستە زمانە لۆ ڕانەوەستا لۆ سەبینەک هەتا پارەکەم بدا بای کاکە ئەو حەقە لە من مایە ئەمە نازانم چ بکە تێناگەم چاکۆ سالە حەقتا تو لەبیر نووسی بەس ئەمن قەت لەبیری ناکە حتا دەمرم لەبیری ناکە کاک ئەوە بۆ 30 ساری ڕەبق با ئەو ڕۆیە صالح حتا دەمرم لەبیری ناکەم دەزانی ئەو بەستە زمان چەند پاڕاوە هەتا هینام گوتی کاکە بابم نەخۆشە بم بە ئیشێ بەشک و هێوار پێ دەبە مەکن دکتۆری بەشک و داو دەرمانشی لە بۆ تەرتیب دەکەین زۆر پاڕاو زۆر ناوراوە تا هینام بەس لۆ ڕۆیشتی کاکە ئاخەت لۆ ڕۆیشتی برایم لا حول ولا قوة إلا بالله کاکە نای خوای بینە ئەوە خەتای تو نەبووە کابرا بخۆی ڕوو نا صالح نا ناوەڵ خەتای من بوو ئەمن ئەگەر ئەو دەمی نەڕۆیشت بامە ئەوش ئەوها بە هەناسە ساردی نەدەڕۆیشت صالح خەتای من بوو وإذا نزارشي بمديتي بقى خدايا بس أو حق من الندم كل صالح حق الناس قلقنا خوشة قلق أنا خوالة سات عبدي خوي محاسبة أنا كلسا حق الناس محاسبة إذا ورزان شعلي ورا علي كرم سرشي لمام الصديق ده بروح بزانة تسيشي بيتا قلت مام صديق دما كيدي كلونا ويبو بمني قوتي با علي بي سركم لي بدا بزنازان تسيشي هي اتوش دهارو سرشي لي بزانة تسيشي هي كركم باشم بابا مام تدنجي نكرد كركم ده تهارو برو سرشي لي بدا حيني معلوم ده بزانة او تسي دي تسيناري كركم باشا بابا براس أديتو قول نبداكم اتو علي كرم او موضوع زاري اللي قري عزل اللي مكا بابرم باشكم عندك بارو بولوكا بيدابكم او جهيني خوا كريمة كركم بابا باشا خوا داكم تيتي بابا هيزني كرم ان شاء الله هيزني إن شاء الله يجزي أخويا يا ربي خدايا هانات ببرلين خدايا خد ازارش كا او افرتا هربستا با سربي وش زاران متسمنا دويست خدايا هاي نبوني مارت كاولدي يا ربي والله روي لها مكسر شبكي لبو يارمتي بس خدايا اتو قوري اتو بخد ارحم الراحمين وهر اتو بخد الرازقين بتبعي تو کاکە بڕوا بکە هەلوکەش بەخۆ نازانم ئەو گورگە کوپریدا ئەو بەستە زمانە و فڕاندی صالح بعمري بري هر تساوش بكاتا تسارتا أمن نامي زرر باي يك مبقات أو ميقالي خاصة أو ميقالا بري كورا قلق آقاي ليلي شاڵە تەقسیری ناکەن کاک حەمەد بەس لۆ ئیلا ئەو مێگەلە صالح أو ميقالم قلق خوش دوي حسابي أو ميقالي جدايا لقى حسابكاني دي باشە بە عەقڵی تو هاشا چۆڕووی جەنابت کاک حەمەد دوو سەیدی ڕابگرین لە گەوانی سێتر نییە إيشا تاك صالح أو ملوكا بس إيشا شديش نبيتا فەرموو بعد زهوري حما الشريف بري كوراكي هربي إيشا بەری استبر أو برخاني أو ميقالي قرشي لبر ماري شربي حسابي يكشفاني لبوكا باشا أو ملوكا إن شاء الله باشا مارد أو صالح
يا ربي خدایا زۆر شکر ئەوەی لە تۆ بێتن ئەمە ملکەچین پێڕازینە یاخوا یا ربی خدایا کوی باشە ئەو هەمان لە بۆ بکەیت داوات لێ دەکەم یا ربی خدایا شفایەکی لە بۆ ئەو ئافرەتەی بینی بەشکم ئەو مندارە بێداگ نامینێتەوە خدایا ڕحمەتی پێ بکەی خدایا یا ربی خدایا دەرکەچی خێرم لێ بکەیەوە داوای دەورەمەندی لێ ناکەم خوایە بەس داوای ئەوەت لێ نەکەم محتاج نەبم محتاجی دەستی نامەردیش نەبوو زۆر ڕازیمە و زۆر شکریشم هەر ئەتو ئەرحەم الراحیمین یا رب خدا ئەتووت بکردبایە ئەمێن دەرکەچی خێرم لێ بکەوە بەشکم ئەو ئافرەتەی دەبەم چارەکی لێ دەکەم دکتۆرێک شتێک عیلاجێک عیلاجیش هەر لە تووە بەس سەبەبیش هەیە بەتەمای تو كيفي بابا شو مكتبه؟ اي باشا بابي وهي كيفي او خمال دري بابي وش بادري او كابلا جاشي بادرسن بكتبها بشكو او حقم لداية خدا زول تسيب توش حق الناس يا رب العالمين باشا امن وقت خوي لو بارك بيز وخم لداية مستزمان لو نمدا نازم لو باشا اقول ظلامي يك كومر بنا بن ديواري هي هناتا نفس عليه او بس زمان كوبا هنا سالي ما كنت ده باش تكتا هل بدا باي بس امن له نفسي خريج شندرا ناوتيا صدقي تناكي اكو تعقيب مذكر هل دنيتو خويا بتمأت يا رب العالمين خدا قويلة كافرة كافرة ايه كيفي ما مصباش نقرت اتيا خوزي لباسو باسو أمود زوان زوان وبابا ليك جوزك ببابي باشە بابە بە عەقلی تو چ بکەین داکەم گەلەشڕە دەزانم کوڕم دەزانم بەس دەزانی چ دەکەم عەلی ناوەڵە بابە چ عەلی بەبیری دێ جارێکی لە بۆم جێڕایەوە وەچی گوتم لە عومری تو بووم لە عومری تو ئەوە تۆغیانی تو بوو لەگە کابرایەکی زۆر باش چوون ئیشم لۆ کرد ڕۆژە ئیشەکەم لە بۆ کرد خوا وای تەقدیر کرد کابرای ساعەب مار لێوێ نەبوو خەبەری باپیر تشم زانی کە باپیر زۆر نەخۆش بوو کاکە خۆم پێڕانە گیرا کوڕی خۆم دنیا چمەحلە سەرە پاییزە هەورزجی لە عەردینایە سەرمایە ڕێژ دوور بوو ئەمنش عەجەلەم کرد گوتم بەشکم بەسەر بابم ڕادەگەم بە ڕەحمەت بی لەو دەقەی ڕۆژانە و شتی خۆم واز لێ هینا و وەرم نەگرت و ملی ڕێم گرت و هاتمەوە پاشە بابە لۆ نەچوویەوە دووی پارەکە زۆر بوو چەند بوو ئەرێوەڵا کوڕم لەسەر پارەکی باش پێکات بوون بەس خوا تەقدیر و ئیرادەی ئەوها لەسەر بوو ئەمن بەجیم هێشت و پێشم نەکرا شەرمم کرد بچمەوە دوێ پاشە بابە چارە ئێستا ئەتوو بەتەمای چی وەڵڵاهی عەلی دەچێم تاقیبی ئەو پیاوە باشەی دەکەم ئەگەر مابی بەشکم باوە بووە عومرێک دوایە چێ دەرێ و کابرای هەرمایە کوڕێم ئەگەر مابی و شیر حەراربی ئەو پیاوە قەت لە بیر نەکە ئینشاءالله هەروەشە و مایە ئینشاءالله بابە کەیف خۆتە کوڕم مەسەلەی کوردی هەیە دەرێ قەت کەون دەبی بەس نامری لەکن چی لەکن کەسێکی کە لە خوا ترس
پاشان باورت بۆ خدای هەبیتن ئەگەر بڕک ئومورم بسوڕە بایە ئەوها لە گوزەرانێکیدا بایە ئەو ڕێ دوور و درێژەم نەدەکوتاوە نەدەهاتم باوری بۆ خدای هەبی مار عەشتەبای تێدا نییە لەلایەکی خێزانەکەم نەخۆشە پارەم نییە مەسرەفەکەم نییە بی بۆمە دکتۆرێکی چارەکی لێ بکەم ئەگەر نا بۆ خدایەکەمە نەدەهاتم ئەو زەکاکە واللهی ئەو جەوەکی پێم گوتی و وەچی لە بۆ جەنابتم باس کرد ئەگەر بڕوات پێم هەیە و قەنەعەتت پێ هەیە ئەوە لە بۆ ئەوەندە پارۆخی هاتیمەیە بمدێ باورت بۆ قورئانە هەبێت خێرت دەگاتی ئەگەریش نا کردنی خۆت و بابشت ئازادی کرد کاچخۆ شێخوای ما لەو نەوعانە نییە پارێک کەس بخۆ ئەوە سی ساری ڕەبەقە بە دەرچی تو دەناری یا ڕەبی کاچی من خدا خێرت بنووسی کە پاش ئەو هەموو ماوەی هاتیوە لەوەی ئەو خەمە گەورەی لە دەردی من بێ دەرێ ئەوەتە ساڵە سەرکاری منە لێی بپرسە هەفتە نییە 2000 باسی نەکەی لەو دیوەخانەی برم ئەو کابرایە ڕۆیشت و تووشی حەق و ناسم دەکە لەو دنیای تووشی عەزابم دەکە و تووشی عیقابی خوام دەکات یا ڕەبی بەخێر بێ سەرسەر و سەرچاوم کاچی من هەر لێوێ هەتا ئێرە پارەت مەزمونە و هیچ خەمم نەبی یعنی جەنابەت بڕوات بە قسەکانی من هات و گەیشتە قەنەعەت کورە کوڕی چاک خدا خێر بنووسی کە هاتیوێ وا دەرێ یا ڕەبی بەخێر بێەوە یا ڕەبی خدای الحەمدولله زۆر شکر خوایە ئینشاء الله بێ ئومێدم ناکەی کورە کاکە هەستە برام هەستە بێ ئومیدی چێ و حارس هەستە پێش کۆ با بچینە ئاخاری هەستە هەستە ساڵ هەستە با بڕۆی یا الله باشە ئەو ئەمە چی دەباتنەوە چ دەکەم بڕۆ وا بکە ئەمیش وەشت نازانم بۆ وەرە بابە وەرە وەرە کاکە وەرە بەری وەرە هاتی ڕۆژانەکەت بدەمەوە نییە ئەو ڕۆژە کرێکێک کە لۆت کردی ئیشەکە لۆ کردو بەری کاکە بەری ئەوە ڕۆژانەی کاچی خۆمە کە هاتی و ڕۆیشتی وەرت نەگرت ئەوە خوا ئەگەر ڕۆژانەکەشم نادێ گردن خۆش و ئازابی بەستخوا پێم ڕامە بێرە کاچی برا ئەو ماراتەی دەبینی ئەو مەڕووماراتە هەمووی حراری تۆ ئەو ساڵە ئاگای لێیە لە من حرامە هەمووی هی خۆتە و فڕی منی بەسەرەوە نیە ئەو کاکە جێ بدێ جێ بدە برات ئەمن مەمنونی ئەو خوایمە کە ئەتوی لۆ ناردمەوە و ئەو خەمەم لە دری بێ دەرێ کاکە بڕوا بکە فڕی منی بەسەرەوە نیە ئەوە تا ساڵە تازە وا دەزانی ئەو ماراتی هیچەیە تازە هیتووە سارە سەردا پێم دەگوتی کورە ئاگا لێبی گورێک توخۆنی نەکەی باهی بخوا وەز لەو ماراتێ نەخوا وە نەبوو بەرێ بۆ ئەوکە ما بچێخوا بە قورباندم ئەمن نەو مەسەلێ تێ ناگەم تێم ناگەینی ساڵە بە بیردێ و ڕۆژەکەی وەچی بڕێک پارەکەم دایە گوتم بڕۆ بەمە ڕەزاکی بدە لە بۆم بە بیردێونیە بەرێ دەوزە کاکە جێ بدێ ئەو مەڕەزایی ناساڵە سار بە سار لێی بە پاشکەت و پێم کڕیەوە پێم داوە کڕیم بەخێم کرد هەتا وەی لێ هات بۆ ئەو مێگەلەوە ئێستا جەنابت دەبینی کە جەنابەت ساحیبیتی بڕۆ بیدە پێشە خۆت و بڕۆ تاخیرمان مەکە و گەردەن خۆش و ئازاری کاچی من ئەرێ خەرچینە ئەمنش سەرم لێ شێوایە نازانم دەبی ئەوە خەون بی ڕاست بی ئەنگۆ بەس بە من برێ پیاوی ئەوها ڕاست گۆ لە خوا ترس دەبی هێشتا مابی ئەی هاوارم هەیش کورە حەق الناس گەلە گەورەیە خوای تەبارەک وتەعالا لە هەموو شتێک عەفوت بکە لە حەق الناس عەفوت ناکە ئیطلاقەن هێشتان برێم کورە ئەمانەت شتێکی گەلە گەورەیە دەخیلتان دەبم